بەپێی ساڵنامەی خوێندنی وەزارەتی پەروەردە ساڵی خوێندن لە چارەکی کۆتاییەکەی نزیک دەبێتەوە، بەڵام هێشتا بەهۆی بایکۆتی مامۆستایانەوە وەرزی دووەمی خوێندن دەستی پێ نەکردوێتەوە. ئەم دواکەوتنە کاریگەری خراپ لەسەر سەرکەوتووی پرۆسەی خوێندن بەجێ دەهێڵێت کە قەرەبووکردنەوەی ئاسان نابێت. ئەوم هەنە زۆرە بەم کاتەکەمە و تەواو ناکرێت. بەشێک لەو کوشتنەی کات بەهۆی بایکۆتی مامۆستایانەوەیەکەوە حەقی خۆیانەوە ئەگەرچی ئەوە حەقێکشە، بەڵام بەشێکی خەتا حکوومەت خۆیەتی خۆی کاتەکانی کەم کردوێتەوە. بۆ نمونە ساڵانی پێشتر لە 10 دەوام دەستی پێکرد، ئەم ساڵ لە 2 دەوام دەستی پێکردو. ئەلبەتە پرۆسی پەروەردە زۆر بەرەو دواکەوتنە بە ئێستا ئێمە نزیک بوونێتە لە کۆتایی وەرز، تا ئێستا سەرەتای وەرزمان نەخوێندووە، هیچ ئەنجامێکیشی نابێت. ئەمە بەدڵنیایەوە تا لە بڵێن لە دیوی هەولێر و دوهۆک خوێندن بەردەوام و لای خۆشمان ئەوە ئەگەر چارەسەر ئەوەتانێ بۆمان تەعویزکەن کاتەکە ئەوایانە چاکە، بەڵام ئەگەر نابەو شێوەیە دڵنیا بە زەرمەندی زۆرە بێت تەلەبە. ئەگەرچی ماوەی هەفتەیەکە لە بەشێکی خوێندنگاکانی سنووری قەزای کفریدا خوێندکارانی نۆیەمی بنەڕەتی و دوانزەیەمی ئامادەیی گەڕاونەتەوە هۆڵەکانی خوێندن، بەڵام ئەو ماوە زۆرەی دابڕان و کەڵەکەبوونی پرۆگرامە تەواو نەکراوەکانی خوێندن خوێندکارانی لە بەردەم مەترسی ئایندە و دڵەڕاوکێدا هێشتووەتەوە. ئەمە زیانێکی زۆری بۆ ئێمە هەیە، چونکە نەمەنهەج کەمەکرێتەوە نەوەکو داوامیش درێژەکرێتەوە. ئیمجا مەنهەجمان زۆرە، ئەو بۆ 2 مانگە ئێمە بایکۆتمان کردووە. ئێمە چی دەسەڵاتێکمانەیە؟ ئیمجا ئێمە ئەگەر داخەلیش ببین دەرەجەمان لەو سەرکەمە بێت، چونکە مەنهەجمان زۆرە، ناتوانین تەواوی بکەین. فشارەکانی مامۆستایان بەهاتنە سەر شەقام و بایکۆتکردن و گردبوونەوەی ناڕەزایی. تا ئەم کاتە حکوومەتی نەهێناوەتە ژێرباری ڕازیبوون بە جێبەجێکردنی داواکانیان، پچڕانی ئەو پردی پەیوەندیەی نێوان مامۆستا و حکوومەت. ئەم دۆخەی لێکەوتوێتەوە کە ئایندەی پرۆسەیەکی گرنگی کۆمەڵگا کەوتۆتە بەردەم هەڕەشەی شکستەوە. سامان کەریم کورد، چاد نیوز، کفری.